الله أكبر الله أكبر الله أكبر، لا إله إلا الله. الله أكبر الله أكبر ولله الحمد. الله أكبر الله أكبر الله أكبر، لا إله إلا الله. الله أكبر الله أكبر ولله الحمد. الله أكبر الله أكبر الله أكبر، لا إله إلا الله. الله أكبر الله أكبر ولله الحمد. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. الرحمن علم القرآن، خلق الإنسان، علمه البيان. الشمس والقمر بحسبان، والنجم والشجر يسجدان. والسماء رفعها ووضع الميزان، ألا تطغوا في الميزان، وأقيموا الوزن بالقسط، ولا تخسروا الميزان. الله أكبر الله أكبر الله أكبر، لا إله إلا الله. والله أكبر الله أكبر ولله الحمد. وأقيموا الوزن بالقسط، ولا تخسروا الميزان، والأرض وضعها للأنام، فيها فاكهة والنخل ذات الأكمام، والحب ذو العصف والريحان. فبأي آلاء ربكما تكذبان؟ الله أكبر الله أكبر الله أكبر، لا إله إلا الله. والله أكبر الله أكبر ولله الحمد. خلق الإنسان من صلصال كالفخار، وخلق الجان من مارج من نار. فبأي آلاء ربكما تكذبان؟ الله أكبر الله أكبر الله أكبر، لا إله إلا الله. والله أكبر الله أكبر ولله الحمد. رب المشرقين ورب المغربين، فبأي آلاء ربكما تكذبان؟ مرج البحرين يلتقيان، بينهما برزخ لا يبغيان.
مرج البحرين يلتقيان بينهما برزخ لا يبغيان فبأي آلاء ربكما تكذبان الله أكبر الله أكبر الله أكبر لا إله إلا الله والله أكبر الله أكبر ولله الحمد يخرج منهما اللؤلؤ والمرجان فبأي آلاء ربكما تكذبان وله الجوار المنشآت في البحر كالأعلام فبأي آلاء ربكما تكذبان الله أكبر الله أكبر الله أكبر لا إله إلا الله والله أكبر الله أكبر ولله الحمد الله أكبر الله أكبر الله أكبر لا إله إلا الله والله أكبر الله أكبر ولله الحمد الله أكبر الله أكبر الله أكبر لا إله إلا الله والله أكبر الله أكبر ولله الحمد. بەناوی خوای بەخشندە و میهرەبان، بینەرانی خۆشەویست و ئازیزی کەناڵی ئاسمانی پەیام، خۆشحاڵین لە بەرنامەیەکی جەژنانە پێتان گەیشتینەوە لە نێو سروشتێکی وەرزشی لە نێو یاریگایەکی تۆپی پێ لەگەڵ کۆمەڵێک وەرزشوان لە شاری هەولێر لە شاری قەڵاو منارە. هیوادارین لەو ماوەیە کە لەگەڵتان دەبین کاتێکی خۆش بێکەوە بەسەر بین. سەرەتا جەژنی ڕەمەزانی پیرۆز لە تەواوی مسلمانانی کوردستان و تەواوی جیهان پیرۆز دەکەین. سەرەتاش ناساندنی میوانەکان دەکەم. کاپتن دیدار حامد گۆڵپارێزی بەناوبانجی کوردستان و لەسەر ئاستی عراقیش، میوانی دووەمیشمان کاک ئەحمەد ئاری یاریزانی تیپی تۆپی باسکە یانەی ئاسۆ و کاک گۆران ناسحیش یاریزانی تیپی تۆپی یانەی برایەتی. کاپتن دیدار لە تو ڕادەست پێ دەکەم، پەیامی جێژنانەی خۆت بە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام بە خزم و کەسوکار بە ماڵەوەتان با مسلمانان بگەێن. بسم الله الرحمن الرحیم. پێشچی جەژنی ڕەمەزانی پیرۆز لە تەواوی مسلمانان لە هەر شوێنێک و لە هەر شارێک و لە هەر چۆڵاتێک پیرۆزباییان لێ دەکەم. هیوادارم هە لە جەژندان بن، خوای گەورە تاعات و نوێژی و هەستان و دانیشتنیان لەو مانگەی لێ قبول کرد بێت. جەژنی ڕەمەزان لە تەواوی خانەوادە بەڕێزەکەم دەکەم، لە تەواوی شاری خۆشەویست شاری قەڵاو منارە شاری هەولێر لە هەموو کوردستانیان پیرۆز دەکەم. هیوادارم نەک ڕۆژی جەژن هەموو کاتێکیان لە خۆشی دابێ. ئێمە وەکو وەرشوانان دەتوانم بڵێم تایبەت دەبی، وەکو دیدار دەتوانم بڵێم بە پەنجەی دەست ئەم جەژنە حساب دەکرێت کە لە ماڵەوە دادەنیشم. زۆر لە جەژنەکانم بەهۆی بواری ئیشەکەمەوە زۆربەی جەژنانەکانم زۆربەی جەژنەکانم لە دەرەوەی شاری هەولێرم. خۆشبەختانە ئەم جەژنە تایبەت دەبێ. بەڵێ دواتر دێنە سەرەوەی کاپتن لە نێو وازهێنان و واز نەهێنان دەتوانین بڵێن قەلەقێک پێوە دیارە، بەڵام ئەوە دواتر پرسیارە دەکەین. دەچینە لای کاک ئەحمەد ئاری. کاک ئەحمەد پیرۆزبایی جەژنانەی خۆت بگەین. بسم الله الرحمن الرحیم. جەژنی ڕەمەزانی پیرۆز لە هەموو مسلمانانی جیهان و بە تایبەت لە مسلمانانی کوردستان پیرۆز بێ. ئینشاءالله ئەم جەژنە بێتە مای خۆشی و شادی،
و نەمانی هەرچی نەهامەتیە لە کوردستان و جەژنە پیرۆزە لە دایک و باوکی خۆشەویستم لە هەرچی خزم و دۆستە ئەکەم هیوادارم هەر سەرکەوتوو بن دەستخۆشی لێوەش ئەەکەم و جەژنە پیرۆزەش لێوە دەست خۆش بکە ئەحمەد دەچینە لای کاگۆران ناسح تۆش پەیامی جەژنانی خۆت بگەێنە سەرەتا بەناوی خوای گەورە میرەبان پێشی دەستخۆشی و بەرنامە جوانە لێ دەکەم بەڕاستی لێرە دەمەوێت جەژنی ڕەمەزانی پیرۆز لە هەموو مسلمانانی جیهان و تایبەت گەلی کورد پیرۆز بکەم و هیوادارم ئەو جێژنە ببێتە مای خێر و خۆشی و نەمانی ئەو نەخۆشی و ناخۆشیانەی کە بەسەر هەموو خەڵکی و بە تایبەتی گەلی کوردیش داهاتووە ئینشاڵڵا جیاوازتر بێت لە جێژنەکانی تر و لێرەوە جەژنە پیرۆزە لە دایک و باوکی خۆشەویستم پیرۆز دەکەم و لە هاوڕێ و دۆست و ئەحباب و لە هەموو لایەک ئینشاڵڵا بۆ هەموو لایەک دەبێتە خۆشی و شادی ئینشاءڵڵا کاگۆران با هەر لە لای تۆوە دەمێنینەوە سرودێکی جەژنمان پێشکەش بکە بێگومان کاگۆران بەدەر لەوەی کە وەکو یاریزان لە هێڵی بەرگری لە لای ڕاستی ژیاری دەکاتن لە هەمان کاتدا ماشەڵڵا دەنگ و سەدایەکی باش شتەیە سرودێکی جەژنمان پێشکەشکە بە بینەرانیش زیاتر لەگەڵ بەڵنامەکە تێکەر بن خۆشی بۆ موسڵمانان ئەوە جەژن هاتەوە دەنجی ئەڵڵاه ئەکبەر دێ لە هەموو لایەوە خۆشی بۆ موسڵمانان ئەوە جەژن هاتەوە دەنجی ئەڵڵاه ئەکبەر دێ لە هەموو لایەوە دەنجی ئەڵڵاه ئەکبەر دێ لە هەموو لایەوە ئەی موسڵمانان هەموو ڕوو لە ماڵی خوا بکەن لەگەڵ ئاسۆی بەیانە مزگەوێت ئاوەدانکەن ئەی موسڵمانان هەموو ڕوو لە ماڵی خوا بکەن لەگەڵ ئاسۆی بەیانە مزگەوێت ئاوەدانکەن خۆشی بۆ موسڵمانان ئەوە جەژن هاتەوە دەنجی ئەڵڵاه ئەکبەر دێ لە هەموو لایەوە دەنجی ئەڵڵاه ئەکبەر دێ لە هەموو لایەوە بڕۆن بۆ میوەنداری یەکتر بە شادومانی بڕۆن بۆ میوەنداری یەکتر بە شادومانی نازی بێ باوکان ڕاگرن هەموو لا زۆر بە جوانی نازی بێ باوکان ڕاگرن هەموو لا زۆر بە جوانی خۆشی بۆ موسڵمانان ئەوە جەژن هاتەوە دەنجی ئەڵڵاه ئەکبەر دێ لە هەموو لایەوە خۆشی بۆ موسڵمانان ئەوە جەژن هاتەوە دەنجی ئەڵڵاه ئەکبەر دێ لە هەموو لایەوە دەنجی ئەڵڵاه ئەکبەر دێ لە هەموو لایەوە دەستەکانت خۆشبی کاگۆران ئەو دەنگە خۆشە دیشاڵە هەر بمێنی سەلامەتی کاپتن دیدار دەگەڕێنەوە لای تۆ جەژنانە لە لای تۆ چۆنە لە ڕۆژی یەکەم ڕۆژی دووەم ڕۆژەکانی تر لە چێوە دەست پێ دەکەی و ینی وەکو باس کرد پێشتر بەهۆی یاریکردن ڕەنگە ڕۆژەکانی جەژنت بەردەوام لە ناو مەشق و یاری بێتن بەڵام لەوانی ئەو چەند ساڵە ئەو چەند جەژنەی ڕابردوو ئەو دەرفەتت بۆ ڕێککەوت بێت لە ناو خزم و کەسوکارەکە جەژنانە بکەیت بحقت دوسێ جەژن هەیە هەست بە جەژنی تەواوەتی دەکەمە من کە دوایەوەی کەواسی نانی خۆم ڕاگەیان لە یاریکردندا وەکو عادەت و تەقالیدی خۆمانە کە بەیانیان زوو کە دوای نوێژی جەژن و کە گەڕانەوەمان لە مزگەوت لەگەڵ باوکی خۆشەویستم بە ڕەحمەت بێ دەگەڕانێ زۆر زۆر سپاس لەگەڵ مردی هەمولایەک نانی خۆمان دەخۆین و دوای ئەوەش کە لە خانەوادە و لە ئەندامانی خێزانەکەی خۆمان دەستمان پێ دەکرد بە جەژنە پیرۆزە لە یەکتر و دەستی دایک و باوکت کە ماچ دەکرد دوای ئەوەش دەچوینە ماڵی مامی گەورەم بڵێن گەورەی خۆمان چێ دوای ئەوەش کە پێکەوە هەمومان سەردانی چەند خزمەکانیمانە حتا نیوەڕۆ پێمان بکرمە زۆر جار هەبوو لەگەڵ ئامۆزاکانم وەکو چێژبرچێکمان دەکرد
ئەو ئێستانە بەڕاستی بەهۆی ئەو نەخۆشیەوە چەندین یان چەند دۆقەمان دەکردیان تەسافحەکەمان دەژمار تا نیوەڕۆ ینی تا ئەو نیوەڕێی لەگەڵ ئامۆزاکانم ئەوانەماندا کرد ئەو شتانە خۆش بوو بەڵام بەداخێکی زۆرەوە ئەم ساڵ لەبەر ئەو پەتایە ئەو شتانەمان هەموو وەلادا جژنە پیرۆزە لە ئەو خزم و کەسانەمان دەکرد تا نیوەڕۆژ بە خۆت دەزانین دەگەڕایەوە مادیبوونەوە کرد پێوە دیار بوو جیاواز بوو وەکو کاتێکی کە ئەو کاتە نەبوو کە پێشتر چونکە مانگێک ئەتوو لە ڕاحاتی لەوەی کە نان نەخواردو بە ڕۆژی بوون دوای ئەوەش عەسرانە بەپێی توانە لە دەر و جیران و ئەوانە دەستمان پێ دەکرد و حتا پێمان بکرا جژنە پیرۆزەمان لە هەموو لایەک دەکرد. بەڵێ جیاوازی کاپتن لەوەی لە سەردەمی یاریکردن و سەردەمی یاری نەکردن ئەو کاتێک کە یاریتان دەکرد بە تایبەت ێگە لە نێو خولبان چەند کاتتان دەبوو بۆ ئەوەی جژنانە بکەن یاخود هیچ کاتێکتان نەدەبوو بۆ ئەوەی بگەڕێنەوە ناوخانەوە دەکاتان و جژنانە بکەن؟ فەرقێک هەیە ئێستا پێشتر کاتێکە جژنە پیرۆزەمان لە یاریزانەکان نەدەکرد لەبەرەوەی ئەکیدم دوای جژنە یەکسەر ینی لە ئەو دوای جژنە پیرۆزە لە خزم و کەس و خانەوادەی خۆمان یاریزانەکانمان نەدید ئێستا فەرقەکە ئەوەیە خێزان و کەسی خۆمان دەبینین یاریزانەکان بە کەمی دەماندیت پیرۆز باید یاخودە لە ڕێی نامەوە لە ڕێی تەلەفۆن ئەوە نەبوو جیاوازەکان زۆرن بەڕاستی چەندین جارە لەگە یاریزانە بەڕێزەکان ئێمە جژنانەمان لە ناو پاس کردو یان لە ناو تیارە لە ناو سەفەرەکانمان لە سەفەرەکان جژنە پیرۆزەمانە کرا لە جژنەکەی جژنی بەر لە تقریبان 8 ساڵ بەر لە ئێستا 8 ساڵ 9 ساڵ لە وڵاتی سووریا دەگەڕاینەوە یەکەم ڕۆژی جژنمان تووشی ڕووداوێکی تایە پەنسەر بووین ینی سارەی خۆمان دوای ئەوەی گوتمان یارزانەکە هەموو نووسین دەوری ساعت 6:05 سوێنێ بوو هەموو یارزانەکانمان گاز کرد وایان زانی بە جێژن گوتمان کاکە جێژنیمە ئەوەیە دەبی هەستین تایە بگۆڕین تایەمان پەنسەر و تووشی ڕوودا بۆ کاتێک ڕووداوێکی ناخۆش بۆ بەڵام ناخۆشەکەەوە نەبوو تووشی شتێک بەڵام سارەکە پەرچی کەوت و پەنسەر بوو لەوەی یارزانەکان بینیوە طبعاً ئەکی دەرەوەڵا ڕسمە چەیەک ئێستا ئەمن و چەند یاریزانەچین کە تایەکە دەگۆڕین و سارەکە چاک دەکەین. ڕاستە دەست خۆشی کاتن کاک ئەحمەداری جژنانە لای تۆ ڕۆژانی جەژن چۆنە لەکوێوە دەست پێ دەکەی تاوەکو کۆتا ڕۆژی جەژنیش سەردانی خزم و کەس و کار و برادەر و چێ دەبینی لە جەژن؟ سەرەتاکەی بەیانەکەی هەرچوونە بۆ مزگەوت و دوای تەواوبوونی وتار و نوێژ و شتەکە و پیرۆزبایی جێژنەکردن لە مسڵمانان لە مزگەوت و ئیدی بەدڵێکی خۆشەوە چیەوە نانی جێژنە خۆی و پاشان پیرۆزباییکردن لە دایک و باوک و هەروەک مامۆستاریان باسی کرد دەستماسکردنیان و هەروەها بەجێهێنانی سیلەی ڕەحم سەردانیکردنی خزم و کەس و کار و پیرۆزباییکردن لە هاوڕێ و خزم و ئەوانەی کە بیان ناسیجا لە هەر ڕێگایەکەوە بێ. کاپتن دەبینین تۆ لە ناو یاری باسکەی کاپتن دیدار و کاگۆران لە ناو یاری تۆپی پێ زیاتر ڕەنگە خولەکانی تۆ پێ چڕوپرتر ینی بە شێوازێکی چڕوپرتر بەڕێوە چوونە لەوانەیە لە جەژن ئەو ئێشکالەتیان بۆ دروستبوو بێکەوە کەمتر پێڕاگەیشت بن سەردانی خزم و کەسوکار بۆ ئێوە کەمتر پاڵاوانتان لەو کاتانەدا هەبووە بزانم کێشتان بۆ دروست نەبووە لە جەژن باشترە یاری باسکە لە کوردستان عام گرنگێکی کەمتری پێدەدرێت دێنە سەر و خاڵەژ ئینشاڵڵا بزانین بۆ چێ یارێت هەڵبژات کە لە کوردستان بەدەر لە تۆپی پێ یاریەکانی تر بەڕاستی فەرامۆش کراون جیاواز لە وڵاتەکانی تر هەم دراو سێمان هە وڵاتەکانی تری دەرەوە دەچنێ لای کاگۆران تۆش باسی ڕۆژانی جەژن بۆ بکەی بزانم چۆن جەژنانەی خۆت دەکەی. وڵای ئیمە عادەتەنە تو بدایەتەکەی چێ مزگەفتی نێژی جەژنێ دەکەی و دوایە کە دێ و نانەکەی دەخۆی ئیمە هەم ساڵێەوە بوو بەس ئیمە ینی مەزموع برادەرە چین هەموو ساڵی خڕ دەبینەوە چینە ماڵیەکەیان دادەنیشین ئیدیەتە نیوڕانەکەی قسەی خۆش و خواردن و شتیەوەها بەڵام ئەو جێژنەی دەبی جیاوازتری بە حکومێ دەوری کوردستان کە تەناو جێژنە و دەوری عراقیشمان هەیە ئەمە ئیدی دەی بە تەمرین و
یاری بەسەری بەزارە ڕاستە لەوانەشەوەی کە زیاتر سنە بران بەخۆ سینگڵی و برایەکانیش هەم لە ماڵەوە نێر نزیکن ئارە وەڵاوانی خزمەکانتان کەمتر وەبزانام خزمەکانی ترتان کەوتونەتە شاری کەرکک و بەڵای هەندێکیان لە کەرکوچێن و هەندێکیان تقریبان لای سلێمان و بەس زۆرشمان لە هەولێری هەیە بەس برایەکانم هە لە جژنەکانی پێشتر چوونە بۆ شارەکانی تر پێشتر دەچوین وەڵی بەس ئێستا ڕێگایەکە ناخۆش و قەدەغەیە و هەیە و نییە و زەحمەتە بەڕاستی ئێستا ڕاستە زیاتر لە ماڵێ جژنەکەی بەڕێ دەکەین بەڵێ کاتم دیدار دەگەڕێنەوە لایەوە دوو وەرز دەبێتن لە یاریکردن دابڕاوی بەڵام هەز دەکەم قەلەقی لەوەی واسێنان لە یاریکردن ڕاد نەگەیاندەوە بەڕسمی حەزت لێە بچێنە بواری ڕاهێنەرایەتی بە تەواوەتی هەروەکۆی ئەو دووەرزە هەڵبژاردووە یاخود جاریشتر بگەڕێەوە یاریکردن زۆر جار دەبینم حەزت لێ و مجازفە بکەی لەگەڵەوەی تەمەنێکی ماشەڵە باش سپاس دەکەم بەڕاستی حەزم لێ هەر لە بەرنامەی بەڕێستەوە ئەو قسەیە بکەم خۆی ئەمن بەرەوەی کە ببم بەم دەڕێب یان ڕاهێنەر کاتێک کە یاریش نەکەم ئەمن بە خۆم ڕاهێنەری خۆم بوو ینی خۆم ڕاهێنەری خۆم بوو ئێستاش کە بەڕسمی کە ینی کە خولی ڕاهێنەرەتیم دیتی و پارساڵش لەگەڵ یانەی هەولێر لە خولی کوردستان وەکو ڕاهێنەری گۆڵپارێزان بوو بە حقیقەت بەر لەوەی ئێستا ئەو قسەیە بکەم هەتا تقریبا 6-7 مانجیش لەگەڵ ئەو پەلی ڕێزم لە بۆ هەموو ئەو گۆڵپارێزانەی کوردستان و عێراق بڕیارێکی لای من تەبیعی بوو ینی زۆر بە دڵێکی گەورە و زۆر بە قەنەعەتەوە ئەو بڕیارەمدا کە من چیتر گۆڵچی ینی گۆڵپارێزاتی ناکەم یاریکردن یاری ناکەم بەڵام پەشیمانیەکم لەوەی کە ڕوویدا لەگەڵ ئەو پەلی ڕێزم دووبارە ئەگەر گۆڵپارێز بەو نەوعی کە بە نیەتی خۆیان وەربگرن ئەوە دەتوانم بڵێم کێشەی منە کێشەی ئەوانەوە کە لە من پەشیمانم کە واسینانی خۆم ڕاگەن لەبەرەوەی بەڕاستی لەگەڵ ئەو پەلی ڕێزم گۆڵپارێزێکی ئەو تۆ نییە کە فەریق بوەستێنێ ینی هیوادارم لە من پەیامەکە لە من بگا لە ڕێی بەرنامەکەی جەنابتانەوە زۆر ئاسایی بوو بڕیارێکمدا بەڵام کە چونکە زۆر لە بۆ نمونە بەڕێزیشتان چەندین جارە کە پرسیاری ئەوەتان لێ دەکردم لە تەلەڤیزیۆن لە ڕۆژنامە یان دەستەی ئیدارەکەی وازدێنن و کەی فرسەت دەدەنە یاریزانەکان کە و گۆڵچەکانی تر فرسەتماندا بەڕاستی کاتی کە یاریشمان دەکرد فرسەت درا گۆڵچێک ئەو گۆڵچەکی ئەو گۆڵچێ نەبوو بەڕاستی کە دەستەی کارژێری هاندەر یانەکە بە کاملی بتوانێت تەواو بۆ گۆڵچێ بکەن یعنی ئەو گۆڵچی کە مەوجودە وەکو بڵێن وەکو فترێکی کەم وەکو هەوا لەبەر چاو بزر دەبی ینی بەبەردەوامی باشینێ بە پەنجەی دەست دەژمێت کاتن بۆ پشتڕاستکردنەوەی قسەکانت ئەو قسەی منە قسەی بەشێک لە هەوادارانی وەرزش بە تایبەتی لە شاری هەولێر دەڵێن بۆ یانەی هەولێر بە تایبەتی کە لە خولی عێراق نوێنەرایەتی ئێستا دەتوانین بڵێن کوردستان دەکاتن دەڵێن گۆڵپارێزی وەکو دیدار و سەرهەنگ زەحمەتە دووبارە بێتەوە بۆ یانە دیسانەوە دەڵێم چونکە چەندین سارە باسی ساڵەکە ناکەم چونکە لەوانەیە بە چاو بچین چەندین ساڵ ئەمە کە گۆڵچی بووین یعنی ئەگە بە ڕکابەریەوە بێ بە ناخۆشیەوە بێ بە ئەو ڕاهێنەرەی کە عەرەب کە ڕکابەری ئێمەی کردبێ ئەو گۆڵچی کوردەکان ئێمە هەرمانەوە هە لەسەر پێی خۆمان کە گۆڵچی عەرەبی شادلانی بڵین عەرەب چییە بۆیە ئەو قسەیە دەکەم کە لە دەرەوەی شاری هەولێر ئێمە هەرماینەوە هەر بە ئەوە پاشەوەی کە ئەو دووەش ینی دیدار و سەرنجیش کە لە نەمان لە لایەنەی هەورشی هەولێر لەگەڵ ئەو پەلی ڕێزم ینی وەکو بڵێن ژمارەیەک نەهات کە ژمارەیەک بێ وەکو بڵێن دیسانەوە دەڵێن جێگەی متمانە بێ ئەو گۆڵپارێزە تەمەنی درێژ بێ هیوادارم نازانم ئێستا چۆن بڵێم لەو دەمودەستە ناتوانم بڵێم گۆڵچی دەبی وا بکە تا تەمەنی درێژ بێ هیوادارم ئەو گۆڵچیانەی کە لە دوایەوە دێن بتوانن چۆن بتوانن لەسەر پێی خۆیان بوەستن خۆیان ببنە بەرپرسی خۆیان و ڕاهێنەری خۆیان تاوای بگەن بە ئاستێک
کە واز لە دیدار و سەرنگ بێنن واز لە ژمارەی فالینەی درێسی دیدار و سەرنگ بێنن با بە خۆیان شتێک دروستکەن با بە خۆیان ناوەک دروستکەن بە خۆیان وەکو بڵێن نەقشێک دەربێنن لە ناو گۆڵ وەصف لە خۆیان بکە وەصف لە علی و محەممەد و دیدار و سەرنگ نەکە بەڵێ کاپتن جدیاتەکەت گەیشت بەڵێ ئێستا بینەران جەژنە حەز دەکەن ڕووداوی خۆش شتی خۆشیش ببیستن لە تەمەنی یاریکردن بێگومان ماوەیەکی زۆر گۆڵپارێزیت کردووە لە یانەی هەولێر لە زاخۆ هەتا لە هەبژاردی عراقیش بووی لە یانەکانی تریش لە خولەکانی کوردستان لە ئارەڕات بەشێکی زۆر یانەکان کردووە بێگومان یاریزان لە نێو یاریکردن لە نێو مەشقەکان لە نێو پاڵاوانتیەکان یان بارودۆخی سەختی بەسەردێ بارودۆخی خۆشی بەسەردێ ڕەنگە ئەو شتانی کە بۆ کات ناخۆش بێ ئێستا کە بیجێڕێتەوە شتی خۆشی بەسەر ئەنگ بێتە ڕووداوی خۆش بینەر چێژ لێ ببینێتن ڕووداوێکی خۆشمان بۆ بژێڕەوە لە یانەی زاخۆی بووم کاتێک کە فەریق پێویستی بەبردنەوە بوو لەناو یاریگای زاخۆ کاتێک کە گەرما بە بخۆ دەزانین مێشولە و ئەو تێر و تاڵ و ئەو شتانە زۆر دەبن لە ناو یاریگاکان لە کاتی یاریکردندا لەناو گۆڵ بووم پاساوم لە خۆم دەکرد لە مێشولە و ئەو شتانە کە پاساوم دەکرد ینی یەک دوو جار وابزانم بەسەر هەندێک کەسشمە لە خۆمان ڕوومان ڕوویدایە ینی کاتێک کە مێشولەک دێ لە خۆت دەدەی و کەوەی پاساوی لە خۆت دەکەی ینی شانسی من ڕاهێنەرەکە ئەو کات دیت بووی کە دیدار وەکو بڵێن شەقک لە خۆی دەدا و ئەو شتانە دیتم مەوزوعک ینی لە مەستەبەی لەوەی یاریزانەکان لێ دەک دانیشتبوون خڵبەک پیاوە میش تەماشا دەکەم دەبینم ئەمن وەزعم زۆر باش ینی بەڕاستی ینی ئاستەکی باشی نیشان دەدەم کەسی دەبینم گۆڵچی دەبینم خۆی گەرم دەکە و ئەحمادەکە لەوەی کە بێتە جێ من ئەمژەوە گوتم زانم لۆ چ بووە لەبەر چ ئەو کەسەی کە ئیداریەکەەوە چوو لە هاتە لە گوتیان گوتی کاپتن دەرەوە لۆ هەلە خۆی دا چ بووە شێت وە چ بووە کاکە وەڵە مەوزعەکە وهانیە کاکە لێ گەڕێن با مەوزعەکە بڕان بەس هەر باوەڕی نەدەکرد کە کاتێک ئیشارەتمدا ئەوە بووە وەزع زۆر خۆ ئەو لەو کاتەی دەتوانم بڵێم پێکەنین داهات بەس بە تووڕەبوون دەمونگۆ یەکسەر بەبێ پرزبم بکەن ئەم دابنیشێنن ئەو مۆزع کاپتن وچی یاریزانێک خۆی بە یاریزانێک دەچێشە یا خۆت بەردەبێتەوە پەنجەی بۆ ڕادەگرم زان ژمارەکانی بۆ خۆ ژماریان بۆڕانە دوور بوو ئەو کات گوتم کاکە پێ بێ ئەکیت تەواو مۆزعم باشەوەی عیبم نیە دەستەکانت خۆشی کاپتن کاک ئەحمەد بابێنەوە سەرەوە یاریە کە هەڵبژاردووە ڕەنگە لە دەرەوە لە بەتایبەتی کیشوەری ئەمریکا گرنگێکی زۆری پێدەترێ یاری یەکەمە بەڵام لە کوردستان ئەو گرنگجێ بە یاری باسکە نادرێتن بۆچی یاری باسکەت هەڵبژارد حەزی یاری باسکە لە چیەوە بۆ لە لای تۆ پەیدا بوو سەرەتا لە چواری ئامادەی بووم لە مەکتەبی ئامادەی حسارۆک مامۆستایەکمان هەبوو مامۆستا غەریب بە ینی لە سای ئەوە بەشداریم کرد و چوومە ناو باسکەوە کتێبی وەرشی ئەو کاتمان هەر باسی باسکە و ئەو شتان نەبوو جا لە کاتی تەمرین و شتەکانە لە ساحەی مەکتەبەکەمان وتی یاریەکتان بۆ دانێم لەگەڵ نادی ئاسۆ ئەو کاتی ژاریەکمان لەگەڵ ئەوان کرد ئێمە هەر سەرەتامان بوو ینی ئەو تەڵەبانەی کە لە مەکتەب بووین ینی ئاستێکی باشمان پێشکەش کرد هەر لەو کاتەوە حەزم ینی زیادی کرد بۆ ئەو یاریە و هەر لەو لەسەر دەستی مامۆستا غەریبیش چووم بۆ ناو یانەی ئاسۆ ئەو کات کاپتن ڕەحمان ڕاهێنەر یاریزانێکی بەناوبانگە لێرە و سڵاو ڕێزمان هەیە بۆی ئێستاش کە هەر ڕاهێنەریانەکەیە ئەو کات کاپتن ڕەحمان لێ بوو و مامۆستا حازمیش ئێستا هەر لەوەیە سەرۆکی یانەی ئاسۆیە ئیدی لەو کاتەوە چوومە ناو نادی و لەگەڵوان دەستم بە تەمرین و شتەکان کرد بە کاپتنی توش تۆزێک لە جدیات دەربچین ڕاهێنەر پێی نەوتی کێشت زیادە ڕەنگەی خۆشم وەکو خۆشم هەز دەکەم ئێستا ئەو ماوەیە ناڵێم لەبەر خوێندن و ئەو شتانە کەمێ تەمرین و شتیشم کەم کردوتەوە و دەبێ هەوڵی زیاتر بدەین چگلەیەکە تێ لە یەکێتی باسکەکەوە کەمترین پاڵاوانتی باسکە لە هەرێمی کوردستان بەڕێوە دەچێت دەتوانن بەو کەمە پاڵاوانتیانە ئێوە ئاستی خۆتان بەرەو پێش بن بەخوا نەوەڵە گلەیەکان هەرچەندە ویشیکەی ناوزانم فایدەی نییە
ئینشاڵڵا یاری دەیبێت. باسکە لە کوردستان ئینشاڵڵا خی یاری باسکە لە کوردستان هەر عام گرنگێکی ئەوە هەی پێ نادرێ وامزانم بەرامبەر یاری تۆپی پێ هەر زیاتر یاری تۆپی پێە بەرزترە و ینی ئەو شتەی زیاترە ئیدی ماڵەکانی کە بتوڵەیەکمان هەبوو بەڵام بتوڵانە ینی ئاستێکی بە چەند ڕۆژێک بەڕۆی بچێ بێگومان ئاستان بە تەواتی بەدیار ناکرێت چکە ئامادەکاریەکی باشی دەوێت دەبێت ڕکابەری زیاتریش لە نێو یاریزانەکان تیپەکان هەبێتن ژوهانیە ینی لە ناکاو پێ دەڵێن ئەو ڕۆژەکەشت بۆ دیارەکەن بتوڵێ و هەم ئێمە ناتوانین سوود لە سوود وەرگرتنەکە چییە لەوانەیە سوودی لێ وەرگرین بەڵام بەو ئاستەنا بەڵ دەست خۆش کاک ئەحمەد کاک گۆران دەتوانین بڵێن چەند ساڵێکە بە شێوازێکی سەرەکی لە یانەکانی هەولێر برایەتی یاری دەکەی دەرفەتێکی لەوانەیە باشت پێدرابێتن هەرچەندە ڕەنگە ئەگە بڵێن سەرەتای تەمەن نا لە نێو وەرزش بەڵام کاتێکی وایەکەوە بیر لەوە بکەی زیاتر دەرکەوی بۆ ئەوەی لە خولەکانی عراق و لە دەتوانین بڵێن پاڵاوانتەکانی تریش بە دیار بکەوی چیت هەیە لەسەر یاریکردنی خۆت لە یانەی برایەتی ئایا لەو یانەی ئاسوودەی لەو مرکزەی کە یاری لێ دەکەی تا چەند ئاسوودەی لە یاریکردن وڵی بەنسبەت یاریکردنی خۆمەوە ئاسوودەم ئێستا بەڕاستی لەگەڵ یانەی برایەتی لەگەڵەوەی چ ئیدارە چ ڕاهێنەر چ یاریزانەکانیش بەڕاستیامیان لەگەڵم باشن و بەخۆشم بەڕاستی زۆر احتیمام بە مەشەکانی خۆم و هەروەها کە چۆن ڕابوەستم چۆن ڕانەوەستم و چی بکەم و چی نەکەم و لەگەڵ پلان و تەکتیکی ڕاهێنەر چۆن خۆم بگونجێنم زۆر تەرکیزم لەسەر ئەوانەیە بەنسبەت ئەو شتێک کە باشت کرد بەڕاستی پێویستە هێشتان زیاتر مەسەڵەن خۆت ماندی بکەیت چکە یاریزان چەند بستە پێشێشتان تموحی زیاتری هەیە مەسەڵەن لە دەوری کورسان گەمە بکەیت تموحی دەوری عراقی هەیە تو لە دەوری عراقی یاری بکەیت تموحی هەڵبژاردەی کوردستان و هەڵبژاردەی عراقیشت هەیە ئیتر چەند یاریزان گرنگی بەخۆی بدان بەڕاستی بە من هێشتان کەمە بەڵێ کاک گۆران لەو چەند ڕۆژەی ڕابردوو تووشی ئاستەنگێکی زۆر هاتن ینی لە کەشتەکانتان زۆر بوو ینی چونە بەغدا چونە سلێمانی چونە ناسڕە ینی بەردەوام تووشێ و کێشانە دەبن تا چەند ئەمە ئاستەنجی بۆ ئێوە دروست دەکاتن یاخود لەوانە ڕووداوی خۆش دروست دەبێتن بە حەقت لەو سەفەرانە ڕووداوی خۆش ڕوودەداتن چکە ئیمە بەڕاستی لەو دەڕۆژەی سەفەرمان گەلەگەلک زۆر بوو یعنی بیدات بڕۆ بەغدایە دوای وەرەوە بڕۆ سلێمانی لە سلێمانی وەرەوە لێر جارە بڕۆ ناسڕیەی لە ناسڕیەش ناوزە سعاتێک دوورتر سوق شیوخ ینی گەلەگەلک بەڕاست 22 سعات بەس لەناو نشائەی بووین ئەگەر سەرکەوتتان بەدەستنێ ناوێڕان لەوانەیە زۆر ئەو ڕێ هەرتاوا نەدەوە 11 سعات گەلەگەلک زۆرە بەس باش ینی برنەوەکە خۆشیێکی دا کە ڕێیەکە بە خۆشی تەواوی دەستەکانت خۆشکا گۆران بینەرانی خۆشەویست کەناڵی ئاسمانی پێیان دەچینە ناوبڕێک دواتر دەگەڕێینە وڵاتان. بەڵە بینەرانی خۆشەویست و ئازیزی کەناڵی ئاسمانی پێیان خۆشحاڵین جارێشتر گەڕاینەوە وڵاتان کاتن دیدار دەگەڕاینەوە لای تۆ حەزمان لێ بەسەرهاتی خۆشتریشمان بۆ باس بکەی بێگومان سەردەمی یاریکردن شتی خۆشی لێوە بەرهەم دێتن ڕاستە یانە تا وەرزێک بە زەحمەتی تاواو دەکەی ئایا دەبێ پاڵەوان یان نابێ پاڵەوان بەڵام ئەوانە شتی خۆشی لێوە بەرهەم دێتن کاسیان بەڕاستی زۆر ڕوویدا بە خۆشی و ناخۆشی زۆر ڕوویدا لە بووە لە ژیانی ڕۆژانەی من کە لە ناوەرزش بەڵام ئەوەی کە لە بیرم بی ئێستا برای بەڕێزمان دیار ڕەحمان یاریزان کە تووشی ئەو نەخۆشە دەنگمەنە هیوای بۆ دەخوازین ئینشاڵڵا و سەفەرە بۆی بە خێر و شیفا دەچی لەو کاتانە جارێکیان سەفرێکمان کە بڕستمەکەش هەیتم لە ناسڕێ بوو یا سامەڕا بوو وەڵڵاهی بزەبت نەبیرم نییە شوێنەکە یاریەکەمان بردبووە یارێکی باشمان ئەنجامدا ئەمنە ئەو یاری گەمەم نەدەکرد بەڵام لەوەی کە دیار یاریەکی زۆر باشی کرد زۆر یعنی وەکو بڵێن ماشەڵای لێبی ڕانەدەوەستا هیچ لەو خەتی لە خەتی یاریگا
تەرکیزیان زۆر لەسەر بوو هەم جمهور و بەرد و شتیوا فشاریان زۆر لەکار کاتێکە لە چوونە دەرەوەی ئەو پاسەوانانەی عێراقی لەوێن دەربوون ینی لەوەی کە ئەمە قوتار بکەم بە تەندروستێکی باش لە یاریگا بچینە دەرەوە خودەی عسکەری هەبوو دیار گوتیەمە لەوا دەچمە دەرێت دیار ڕەحمان خودەکەی هەگرت و لەسەری خۆینا ئەمنیش بە زۆری خودەکەم لەسەرینا لەوەی کە بستن تاوان هەریەکە بچوا دەرێ هزار بەردی پێدەکە تا دەگەیشتا ناو پاسەکەی خۆی و دەرەی دیاریش ئەوە لەسەر بوو ئەمنیش ڕاست پاڵم بە دیار گوتم دیار لێگە بڕۆ بە تەمای خوای ئەوجا دیار کە پاڵم پێوەنا ینی سەری ئەو تەبعان ئەوەکە زۆر قرس بوو غوتەکەی سەری بە دەرکەکەی کەت ئەو دەچۆ دەرێ گوتی بریا بەردەکانم پێ بکەت بە ئەوە یادگارێکی خۆش بوو قەدە بیژ ناکەم بە ڕسمی شەیتم کە ڕسم تایبەت گرت کاتن دیدار ئۆبزام لەگەڵ کاتن دیار یاریتان بێکۆ زۆر کردو ئەوەندەی من بینیومە لە ناو یاریزانان لە ناو مەشقەکان بەردەوام حەزی لە گاڵتەکردن و گۆڵتۆمارکردن لە کاتی تەمرینکردن زۆر هەر زۆر دیار ئەوجە دیار نازانم بە چ شێوازش بینەوە قسەی هەبوو بەعتیبار ئەوە وەکو بڵێن گاڵتە و خۆشیە بەڵام لۆ تۆڕەبوونی بەرامبەری بوو ئێستا نازانم شێوازەکەی لە بەخۆی خۆی دەتانیا و قسەیەکە بەخۆی نواندنی خۆی بکات بەخۆی نواندنی خۆ ئەوەش بژێرمەوە دیاریش چارشکە کە لەیانەی زاخۆی بووم ئەو کات ئەو هەل لە هەولێر بوو گۆل لە من تۆمار کرد بەڕاستی بیرمە و یاریەم بیرە لە یاریگای دەلال بوو لە یاریگای دەلال بوو لە زاخۆی هەندەرانی زاخۆش دڵگرامم بەوەی کە گوایە دیدار بە قەسی ئەو کاتن گۆڵەکەم بینی بەڵێ هیچ تێدا نەبوو ئەم نەک لە گۆڵ ئەم لە بڵێن حەزمێنێ و قسەش بکەم لە دۆمینە و لە تاوڵاش حەزمێنێ لە برای خۆم کەس لە من باتەوە هەوزە لە تۆپی پێ ئەوە شتێکی مەحاڵە ئەو شتا نەبووە بەس گۆڵێکی ئاسان یان گۆڵێکی ئاسان بوو بەس دیار تەوەقعی نەکرد بەخۆی ئەسڵان دیار هەروەی ویستی دەربینی لۆلوئۆی ئیسلاح کە لۆلوئۆی ئیسلاح لۆ دەرێن ئەمنیش لۆلوئۆی ئیسلاح چووم ڕاست بە مابینی من و ئامودەکە ستوونەکە تۆپەکە چۆ دەرێ کە دیاریش دیتم لە خۆشی ئەوە دیار دەستی بە شایەکە بەزەم تەماشای دیاریم کرد دیار لە بەم شایەکەی ڕاگرت گوتم نانە بەردەوام دەست خۆشی کاتن دەچینە لای کاک گۆران بە سرودێکەکەی ئامادە کردووە لەسەر جەژن خۆشار لە کاتی جەژن ئەو سرودانە کاتێکی خۆش پێوە بەسەر دەبن بینەران ئەو سرودەما پێشکەش بکەیت بەڵ فەرم خۆشیە خێراتە دەیدەی جەژن و شادیە جەژنی خێر و دڵخۆشیە گردن ئازادیە خۆشیە خێراتە دەیدەی جەژن و شادیە جەژنی خێر و دڵخۆشیە گردن ئازادیە جەژنە دەیدەی جەژنی ئێمەیە جەژنە دەیدەی جەژنی ئێمەیە منداڵان هەستن پێکەوە بۆ جەژنانە نوقڵانەی خۆشی وەرگرن بیکەن دەست لەم لانە منداڵان هەستن پێکەوە بۆ جەژنانە نوقڵانەی خۆشی وەرگرن بیکەن دەست لەم لانە جەژنە دەیدەی جەژنی ئێمەیە جەژنە دەیدەی جەژنی ئێمەیە زەردەخەنەی دایکە دەیدەی گۆرانی دەڵێ زەردەخەنەی باوکە دەیدەی ئاواز هەڵدەچڕێ جەژنە دەیدەی جەژنی ئێمەیە جەژنە دەیدەی جەژنی ئێمەیە دەستەکان خۆشکا گۆران هەر لای خۆت دەمێنمەوە بە سەرهاتێکی خۆشمان دەوێت بۆ باسکەی لەگەڵ کاپتن دیدارش پێکەوە یاریتان کردووە ها ئەرۆڵە ئەوە چ لەگەڵ کاپتن دیدار بێ باوچی بڵێن نابیتە زەمەوە ڕوبەڕوە ها ئەوە لە تورکیای بووین بەڵێ ماسکەرمان هەبوو کەمپە مەشقەکەی یانێ هەولێر کە لە تورکیا ئەنجام تۆ بزانام لە ئەنتالیا بووە ئالانیا بۆ ئەنتالیا بەخۆی نازانم بزەون ئەنتالیا بوو وەڵا
گەمەکمان کرد لەگە ئەوەی بوو ناساو و نادێش ئۆزباکستانی بوو وڵا شەوتێکەکەم کاپنیدار گەمەی دەکرد گەمەش گەلک باشی کرد ئەو نەگرم لێرەیە 2 گۆڵمان خوارد 2 گۆڵ ڕوبەڕوش خۆشە 2 گۆڵمان خوارد وڵا شۆتی دووەم ئەمن و کاپ سەرنگ و هەرێمو نیازاتینە نایە وڵا گەمەش زۆر باشمان کرد شۆتی دووەم گۆڵەکەمان کرد 2-1 دۆڕان گەمەکە وڵا دوای چوینەوە فندقی کۆبنەوەمان هەبوو گوتشی چەند قسەی هەیە با قسەی بکاتن ئیتر کاپسەرەنگ قسەچی کردبوو گوت دیار و یارزانەکان لەگەم مرتاحن ئیتر ئەو قسە ڕا بە ملی من داهات کاپداش زۆر بۆی تێکچوو بوو گوتم با قورعانم قسەم نەکردیە لۆ بە من ئەنداینەیە خۆشی لێرەیە بارزانێ بارزانش لاو لێرە گەمەی دەکرد جار کرد جێڕایتمەوە بارزان شێرزاد نا بارزان ئیبراهیم بارزان ئیبراهیم قسە گەلە خۆشەوە لە کاپدیدارش گەمەی کردیش وڵا ڕۆژە گەمەمان هەبوو فەریق بەرامبەرمان هەر هەمووی عارەب بوو فەریقیمەش فەریق خۆمان بوو وڵا ئەوان لەمایان بردەوە گەمەکەیان بردەوە 2 بەیت ئەتوو کە گەمە تەواو بوو بە عەرەبی پێی ئاشتی دەک مەڤڕۆک وەنیە یعنی دەستخۆشی پیرۆزە بەتاکید وڵا ئەویش چوو بوو گوت بووی عیدکم مبارەک عیدکم مبارەکان جۆشنا پیرۆز کابرا دەیگۆ یەک دەم پێ دەکەنی دیگە وڵا نەمزانم بەچ پێ دەکەنی ئێگوتمە دەگوت عیدکم مبارەک یان جۆشنتا پیرۆزی ڕاستە دەستەکانت خۆشکار سڵاویشم لێ لێرە دیاخوا کاک ئەحمەد بە کورتی چەند ئاەتێکی ترمان ئەگەر پێشکەش بکەی بە دڵی خۆت شوێنێک هەڵبژێرە و بزانە بە تەقلید بێ بە شێوازێک کە خۆت هەتا حەز دەکەم ینی کورتە ڤیددیۆکان لە کۆمەڵایەتەکان بڵاو دەکەیەوە حەز لێ لەو بوارەش بەرەو پێش بچی بسم الله الرحمن الرحيم ادفع بالتي هي أحسن السيئة نحن أعلم بما يصفون وقل رب أعوذ بك من همزات الشياطين وأعوذ بك رب أن يحضرون حتى إذا جاء أحدهم الموت قال رب ارجعون لعلي أعمل صالحا فيما تركت كلا إنها كلمة هو قائلها ومن ورائهم برزخ إلى يوم يبعثون جزاك الله كاي أحمد با ئەو پرسیارەش لێ بکەم تموحی داهاتوت لە یاری باسکەتچیە ئایا هەر دەتێت لەو یاری بەردەوام بی یان چی لە بەرنامەدایە لا ئینشاءڵڵا دامان نایە بەردەوام بین بە ئاستێکی باشتر و ئینشاءڵڵا هەر لەگەڵ ئێستا هەر لەگەڵ نادی ئاسۆم جا نازانم داهاتوو ئەو خوازانێ لەگەڵ چ نادیەک چە یانێک ئەبم بەڵام ئینشاءڵڵا هەر بەردەوام ئەبم وەک حەزێکی خۆم زۆر حەزم لەو یاریەیە ئینشاءڵڵا هەر بەردەوامیش ئەبم ئینشاءڵڵا سەرکەوتوو دەبی کاپتن دیدار لەگەڵ ئەو یاریزانانەی ئەگەر ماکەی پێ بدەکە ئەحمەد لەگەڵ ئەو یاریزانانەی یانێ هەولێر بەهۆیەوەی ماوەیەکی زۆر ڕەنگە لە دژیان ڕەنگە لەگەڵ یان یاریت کردووە بە تایبەتی بارزان و هەردی و شوان مامۆ و تاکیدم بەسەراتی خۆش تێ لەگەڵەوانە بەسەرهاتم طبعاً هەمووی خۆشن ئەوانەی کە ڕوبەڕوویان دەبینەوە شوان مامۆ بەڵێ لە پێشمەرگەی هەولێر ڕوبەڕووی ببینەوە یارێکی باشمان کرد کە لە ناو یاریگای پێشمەرگە دوای ئەوەش گوتم زەحمەت نەبی وەرە بم بۆ هەردووکمان کاپتنی فەریقیکان گوتم وەرە بم بۆ گوتی تەماشا ئەو گەمەشیان کە دەیشت بشی بۆمەوە حاصل پێکەوە هاتینەوە ئەو یاریەی کە لە پیرمان بەڕێوە چوو پیرمان بەڕێوە چوو یاریەکە سێبە هیچ بوو نانا ئەو یاریان نەبوو یەکسان بووین ئەوان پێویستیان بەبردنەوە بوو ئەمە وەرزێشتریان وەرزێش بڵێ بارزان شێرزاد کە پەنەرتی لە من یەکی لە من گۆڵ کرد یەکی لە من گۆڵ نەکردیان یەکیان هەر لەو یاریگایە بوو یەکیان لە یاریگای خۆمان بوو بەڵام بارزان
عسەبیەتەکی پێوە دیارە بەس ئەمن دەچوم حەزم لەوە هەر عسەبی و بەس پێ دەکەنی بە من ئەو کات زۆر ینی برین وچ برین ڕێزم لە بۆی ئەو سەرشێتاتەی نەمابوو لێ دەر زۆر لەو یارزانانە هەردی سیامەت لە نەفتی بەغدا بەرامبەرم یاری کردیە و بەڵام هیچ ئەوە ناگەینێ کە ئەوان یەک گزەڕا لە خۆشەویستی و هاوڕایەتی ئەوان لە من کەم بکە بە هیچ نەوعاک هەموو کاتێک کە ئێستا ئەمن وەکو ڕاهێنەرێک یاری ینی بەردەوام لە ورش ئەوان وەکو یاریزان هەموو کاتێک ئەمە عیلاقات و پەیوەندیمان هەمووان هەر پێکەوە هەیە خۆشی و ناخۆشی لە کاتی ژیانی ورشی مندا لەگەڵ هەموو یاریزانەکان زۆر بە ئاسایی ڕوویداوە بەڵام هەمووی کاتیە و دەست لە ملانیمان بەردەوام بیتۆ لەگەڵە دەست خۆش کاپنیدار کاک گۆران لە گەشتەکان یانەی برایەتی یاخود پێشتر کە لە یانەی هەولێر لە چەند گەشتێک لەگەڵتان بووم لە کاتی نوێژ کاگۆرانیان بەرەو پێشەوە دەبرد دەیانوت پێشنێژی بکە ئەوەش لەبەر دەنگە خۆشەکەت بووە بە تاکید حەزمان لێ مادام بەو شێوەیە چەند ئاەتێکمان لە قوڕان پێشکەشکە بێگومان چکە قوڕان هێمنکەرەوەی دڵەکانە ئارامی دڵەکانە ڕاستەوەڵا منیان دەبرد بێشەوە بەس بەڕاستی من قەدە و حەقم بەخۆنت داکەوتم پێشنێژی بکەم ڕاستی لە بەرۆیتیدا زۆر لەم باشتر بوو تایبەت ڕایەنەرشمان بەس دایم کاکە دەنگت خۆشە دەبڕ پێشەوە کاکە توش مشکلەشمان حەز لێ بوو وەڵا ئەزەشی گەورەیە چی حەزی نییە بەتاکید هەرچەند ئاەتێکی کورد بیتن لە هەر شوێنێک قوڕان بی إن الذين كفروا سواء عليهم أأنذرتهم أم لم تنذرهم لا يؤمنون ختم الله على قلوبهم وعلى سمعهم وعلى أبصارهم غشاوة ولهم عذاب عظيم ومن الناس من يقول آمنا بالله وباليوم الآخر وما هم بمؤمنين يخادعون الله والذين آمنوا وما يخدعون إلا أنفسهم وما يشعرون جزاك الله دەستەکانت خۆش بین هەلە تۆ دەست پێ دەکەمەوە پەیامی کۆتایی لە بەرنامەکە بەهۆیەوەی گەیشتینە کۆتایی بەرنامەکە پەیامی کۆتاییت چیت ماوە بیڵێ لە ڕێگەی مایکەوە بیگەێنە بەڕاستی دەستخۆشی ئەو بەرنامە جوانەتان لێ دەکەم هیوادارم ئەوە یەکەم بەرنامە کۆتا بەرنامە نەبێ بەردەوام بن ئاوەرسوانان بەسەر بکەنەوە بەڕاستی هیوادارم تۆپەی کوردستان زیاتر بەرەو پێش بچێ بەرنامەی جوانتر هەبێ بەتایبەت ئێستا و ستافە نوێی کە هاتوونە بەرنامەی جوانتریان هەبێت بەڕاستی زیاتر ئێتیمان بە یاریزانی کورد بدرێ لە هەموو ڕوویەکەوە بەرنامەی جوانتریان هەبێ بەڕاستی کە مەسەڵەن بڵێن وڵای جیاوازین لەوانەی پێشترە و هیوادارم سەرکەوتوبن و دەستخۆش لە کەناڵە جوانەکەشتان خۆش بێ و دووبارە جەژنت پیرۆز بێ خۆشەویستی کاک ئەحمەد سەرەتا دەستخۆشی بەرنامەکەتان لێ دەکەم بەڕاستی بەرنمەیەکی جوان و تایبەتە و ئینشاڵڵا بەردەوامیش دەبن و هیوادارینەوە پەیامانەی کە کافتنی بەڕێشیان گەیاندنیان ئینشاڵڵا بگات و ببێتە مای سوود بۆ ئێمە و بۆ ئەوانیش و دووبارە جەژنە فیرۆزە لە ئێوە و لە گشت موسڵمانانی جیهان بە تایبەتی کوردستان دەکەم دەستان خۆش تۆش پیرۆز بێ دەست خۆش بێ فەرم کاپتن هەر لە جەژندا بن ئینشاڵڵا دەستان خۆش بی سپاس بۆ کەناڵە جوانەکەتان سپاس بۆ وێشکەمان هیوای سەرکەوتن بۆ برایانم دەخوازم کاک گۆران و کاک ئەحمەد ئینشاڵڵا وەکو کابرا گوتنی کۆڵمەدەن یاری تۆپی پێ یاری هەموو یاریەکان هەمووی ماندیبوونی دەوێت ئینشاڵڵا سەرکەوتن زیاتر بەدەستدێن و ئەوانەی کە لە مێشتن لە دڵتانە بۆتان دەبی سپاس لۆ جەنابەت دووبارە و سێبارە دەستی ستافە جوانەکەت دەکوشم بەڕاستی ماندی بوون
هیوادارم پەرە بە وەرزش زیاتر بدرێ لەلایەن ڕاگەیانکردنەوە هەرچەندە درێخیتان نەکردیا ئیشاڵڵا سەرکەوتون دەبوون خوای گەورە دووبارە و سێبارە نێژی تاعەتی هەموو لایەکی قبول کردێش. زۆر سپاس بۆ هەر سێ میوانەکەم خۆشحاڵ بووم کەەوە بەجێی داواکاریەکەمان داهاتون و ئامادە بوون لە بەرنمەکە و سوپاسی هاوکارانم دەکەم لە پشتی کامێراوە کە بەڕاستی لە بەرنمەکەمان دوو بوون و سوپاسیانەی هەندرێنج دەکەینکەوە ئامادەی خۆیان نیشاندا یاریگاکەیان بۆ ئەم بەرنمەیە بەکاربێنین. مسلمانانی خۆشەویست هیوادارم خوای گەورە تاعەت و عیبادەتی مانجی ڕەمەزانی پیرۆزی لێوە قبول کردبین و بەبەر بەرەکەت و نوری شەوانی قەدر کەوتو بین و جەژنی ڕەمەزانتان لێ پیرۆز بێت تا بەرنامەیەشتر و تا جەژنێشتر بەخوای گەورەتان دەسپێرین خواتان لەگەڵ.